الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. مسلمانان و ئیمانداران، خوشک و برای ئیماندارم، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. جومعەی ڕابردوو باسی نوێژمان کرد کە یەکێک بوو لە خەڵاتە گەورەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئیسرا و میعراجە. خوای تەبارەک و تەعالا ئەمرەکە بە پاراستنی و پێغەمبەری نازداری ئەمرەکە بە پاراستنی. هەر مسلمانێک بە جوانی و بەڕێکوپێکی ئەنجامی با سەرکەوتوو بەختەوەرە و ئەهلی نەجاتە. هەر مسلمانێک لاسار بێتایە و نەیکە یا بە نوقسانی بیکە و جێبەجێیکە، ئامادەی فێربوونی نەبێ، هەڵەی تیا بکە، ئەوە بەدبەخت و نەکبەتە ئەگەر بەتەمانە بە فێر بێت. بۆیە گەورەترین عیبادەت لە ئیسلامە، کۆڵەکەی ئیسلام، ڕاگری ئیسلام نوێژەکانمانە. هەر لەبەر ئەوەیە پێویستە هەمیشە و دائیم وەک تەسخیرە و بیرخستنەوەیەک مسلمانانی لێ ئاگادارکەین کە چۆن نوێژەکانمان بکەین و چۆن ئاگاداری ئەرکان و فەرز و شەرت و ڕوکنی نوێژەکانمان بین، بە ئومێدی ئەوەی کەوا نوێژێکی سەحیح و دروست بێ و خوای تەبارەک و تەعالا لێمان قبوڵ کا و لێمان وەرگرێ. ئەگەر وا نەبێ، موافقی شەریعەت نەبێ، وەک نوێژی پێغەمبەر و سەحابە و هاوڵان و تابعین و صالحین و خواناسان نەبێ، دڵنیابە ئەو نوێژەمان نوقسانە و خوای گەورەی دادۆ بە ناوی چاومانە. ئازیزان و خۆشەویستان، تەمان نوێژ شەرتی هەیە، ئاماژەمان پێکرد کە یەکێ لە شەرتەکانی ئەوەیە ئەو نوێژە ئەبێ بەڕاستی کاتەکەی بێ و لە کاتی خۆیان بێ. دووەم وتمان پاکیەتی لە شەرتەکانی نوێژ، ئەبێ ئەو کەسەی کەوا نوێژ ئەکات لەشی پاک بێ، دەست نوێژێکی جوان و ڕێکوپێک بگرێ. سێمیان ئەبێ قیبلە بدۆزێتەوە، ئەبێ بە دوای قیبلا بگەڕێ لە شەرتەکانی نوێژ. ئەمڕۆ وەسائل زۆرە، موبایلەکەت دانی قیبلەت بۆ دۆزێتەوە، یعنی لە هەر شوێنەکابی ئەگەر قیبلەت نەزانی تا قیبلەت نەدۆزیتەوە نابێ نوێژکەی، چونکە خوای تەبارەک و تەعالا ئەمر بە پێغەمبەر و ئومەتی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم لە نوێژە ڕووکەنە کەعبەت الله و قیبلە. و هەروەها ئەگەر کابرا علمی موبایلیشی نەبوو، لە کۆنا فەرمویانە خۆر هەڵات بخە لای شانی چەپت و خۆر ئاوای بخە لای شانی ڕاستت، ڕووکەرە ئەوێ و تیجاها بگرە، ئەوە قیبلەیە. و ئیدە هەرچەند علمی فەلەکیاتە باسی قوتبەکە و کۆمەڵە مەرج و شتی تر باسەکە لە علمی فەلەکیاتە، ئێمە فێری نابین بەم کات و ساتە کورتە. بەڵام ئەوەندە هەیە بۆ دۆزینەوەی قیبلە کە شەرتی نوێژەکەتە، چۆن دەست نوێژەکە شەرتە، چۆن بەڕاستی کاتەکەی ئەبێ بێت و لە کاتی خۆیان بیکەی شەرتە، قیبلەکەی ئاوا شەرتە. بە هەمان شێوە ئازیزان و خۆشەویستان، ئاگامان لە شەرتێکی تری نوێژ بێت، جلو بەرگمان و لیباسمان شەرعی بێت. بۆ پیاوان ئەبێ مابەینی ناوک و ئەژنۆی داپۆشراو بێت. ئەمە ئیتر لای کەمی داپۆشینی مەسەلە شەرتی نوێژە بۆ پیاوان. بەڵام خوای ئەفەرمێ خذوو زینەتەکم عینده کولی مەسجدین. مسلمانان ئیمانداران لە کاتی نوێژە، لە کاتی عیبادەتە پەرستە، جوانترین جلوبەرگ لەبەرکەن، جوانترین جلوبەرگ. خۆ کابرا دروستە بە تراکسوو نوێژکات، دروستە بە پانتۆڵە نوێژکات، دروستە مەسەلە بە دزداشەوە نوێژکات، دروستە ینی بە جلی خەوە نوێژکە، بەڵام مابەینی ئەژنۆی لەگەڵ ناوکیا داپۆشرا بێ وە تەنکیش نەبێ. ئەگەر ئەو مابەینە کونێکی بچکۆلەیەکی تیاوێت دەرکەوێ نوێژەکە بەتاڵە. بۆیە بە تایبەت گەنجان ئاگادارەکەین، یا ئەوانەی دزداشە لەبەرەکەن دزداشەکەیان با تەنک نەبێ، جسمیان دیار بێ. هیوا هەیە شۆر لە پێکا لە ژێرەوە و دزداشەی لەبەرایە و یانی دەرەکەوێ نوێژەکەی بەتاڵە و دروست نییە. یا ئەو گەنجە بەڕێزانە جاری وایە بە تایبەت لە هاوینانە بلوسێک لەبەرەکەن کە ئەڕواتە سوودە پشتی دەرەکەوێت، ئەمە ناوکی دەرەکەوێت، ئاستی ناوکێتی یا خوار ناوکێتی، ئەمە نوێژەکەی بەتاڵە بێتەوە. بۆیە با جوان خۆی کۆکاتەوە، خۆی قایم کە جلوبەرگێک بێت شەرعی بێ. ئەینا ئەگەر سەتری عەورەتی نەبێ نوێژەکەی دروست نییە. ئەمە بۆ پیاوان. بۆ ئافرەت
هەموو گیانی عورەتە ئیلا دەست و دەموچاوی نەبێ. هەتا ئافرەت ئەگەر بەبێ گۆرەوی نوێشکە نوێشەکەی بەتاڵە، بەبێ گۆرەوی تاواف بکە تاوافەکەی بەتاڵە، ئەبێ بەس دەست و دەموچاوی بەدەرەوە بێ. دەموچاویی بە شێوازێکی ڕێکوپێک داپۆشێ ئەبێن لە نوێشان مەچەکی بەدەرەوە نەبێ، ئەینا نوێشەکەی بەتاڵە و دروست نییە. ئەمانە شەرتی نوێش بوون ئازیزان و خۆشەویستان. اینجا هێنە سەر ئەرکانی نوێش. ئەرکانەکانی نوێش یعنی فەرزە. ئەگەر کەسێک یەکێک لەو ئەرکانە نەکا بەڕاستی ئەبەر بەعەمدی بێ بە سەهوی بێت، ئەگەر نەیکاتەوە نوێشەکەی بەتاڵە. بۆ معلوماتیشتان ئازیزان و خۆشەویستان، سوجدەی سەهو قەرەبووی فەرز و ڕوکنی نوێش ناکاتەوە. یعنی ئەگەر کەسێک ڕوکنێکی نەکرد بە عەمدی یا بانقەستی یا لە بیرچوون، سوجدەی سەهو قەرەبووی ناکات ئیلا ئەبێ و کەسە ئەو ڕوکنە ئەو فەرزە بکاتەوە. وەکو مەسەل ئەبعاضی نوێژ نییە، وەکو سونەتی موەکەدەی ناو نوێژ نییە، وەکو سونەتەکانی دی ناو نوێژ نییە بە سوجدەی سەهو قەرەبوو بکرێتەوە یا سوجدەی سەهوی هەر نەبێ. ئەوەی کەوا ڕوکنە واجبە بکرێ. ڕوکن لە ناو نوێژە ئەو نوێژەی کە فەرز بێ یا سونەت بێ، کە عولەما و زانایان ئیستنباتیان کردوێ لە نوێژی پێغەمبەری خوا و دەران هێنابێ، هەڵیان جنی بێت دایان نابێ، فەرمیانە سیانزە ڕوکنە. چونکە پێغەمبەری خوامە صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی، نوێژ بکەن وەک نوێژەکەی من. عولەما هاتوون سەیری نوێژی پێغەمبەریانیان کردووە صلی الله عليه وسلم، ئەم ڕوکنانەی تیا بووە بێ واجب و بێ سونەت و بێ شەرتەکان، کە بەس فەرزەکان سیانزە فەرز بووە، سیانزە ڕوکن بووە. ئازیزان و خۆشەویستان، ئەبێ ئاگامان لەو سیانزە ڕوکنە بێت. چونکە پێغەمبەری خوا کە لە حەدیثێکی صەحیحە ئیمامی بوخاری مسلم ڕیوایەتیان کردووە، ئەفەرمێت کابرایەک داخلی ناو مزگەوتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، نوێژی کرد، نوێژێک بە جۆرێ نوێژی کرد. پێغەمبەری خوا سەرنجی نوێژەکەیەدا، کە سەرنجی نوێژەکەیەدا سەلامی داوە، پێغەمبەری خوا بانگی کرد، فەرمووی ارجع فصلي فإنك لم تصلي، بڕۆ نوێژەکەت بکە چونکە نوێژت نەکردو، ئەوە پێی ناوتێ نوێژ، ئەو نوێژە تۆ کردو، ئەوە پێی ناوتێ نوێژ. کابرا چوو سەر لە نوێ نوێژی کردەوە، پێغەمبەری خوا سەرنجی دا بە وردی سەیریە کرد، اینجا سەلامی داوە، پێغەمبەری خوا بۆ جاری دووەم فەرمووی ارجع فصلي فإنك لم تصلي، بڕۆ نوێژەکەت دووبارە کەرەوە، ئیعادەی کەرەوە، چونکە نوێژت نەکردووە، نوێژ وا ناکرێ. دووبارە چووە نوێژی کردەوە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرنجی دا سەیرەکە، هەر عینی یەکەم و جار دووەم جار چۆن نوێژی کردو یەکەم و دووەم وای نوێژەکە، سێم جاریش. اینجا لە پاشان پێغەمبەر هاتۆ فەرمی یا ڕەسوڵ ئەوە نوێژم کرد، فەرمی نەخێر نوێژی نەکرد، بڕۆ نوێژ بکەرەوە چونکە نوێژی نەکردووە. بۆ جاری سێمیش بەو شێوازە نوێژی کرد. اینجا پێغەمبەری خوا فەرمووی والله ئەم نوێژە پێی ناوتێ نوێژ، فەرمی لەو مت على غير سنة رسول الله صلى الله عليه وسلم، ئەگەر تۆ بمری بەم حاڵەوە ئەوە لەسەر سنەت و ئیسلام و سنەتی پێغەمبەر نەمردووی. کابراش عاقڵ بوو، ژیر بوو، فەرمووی یا رسول الله بەخوا هەر ئەوەنەی لێ ئەزانم، فعلمني، هەر ئەوەنە ئەزانم، ئەوەنە فێر بووم. نەک کابرا ئینکاری بکە، کاکە من 50 ساڵە نوێژەکەم، 50 ساڵە بەغەڵەت نوێژەکەی. ئەی بوویلێتە لای مامۆسایەکی ئاینی، لای کەسێک لە خۆت شار با گەنجیش بێ قەیچێکە لۆجێرە تۆ با چ شارزا بێ، پرسیاری لێ بکە. فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون، شرط نییە تۆ بەتەمەن بی لە عیلمێکە لە زانستێکە وەک گەنجێک شارەزابی، ئە مەسەلە یا گەنجێکی شەرط نییە بە تەواوی شارەزابی، لە پیرەپیایە پرسە، لە مامۆسایە پرسە، عیب نییە. عیبە ئەوەیە کە ئینسان بە هەڵاوە بمرێ، بە تاوانە بمرێ، شت بە هەڵە بکە. ئازیزان و خۆشەویستان، فەرمووی یا رەسوڵ الله دەی بەخوا هەرەوەنەی لێ ئێزانە، پێغەمبەری خوا ئەمە فعلمه النبي و پێغەمبەری خوا فێری کرد، فەرمی ئیذا قمت إلى الصلاة، کاتێک کە هەڵسای بۆ نوێژ، یەکەم جار فێری شەرطی نوێژێکە پێغەمبەر، فأسبغ الوضوء، دەست نوێژێکی جوان و ڕێک و پێک بگرە، دەست نوێژێک بێ، نەک پشی لە شۆر بێ، جوان دەست نوێژ بگری، وەکو جمعەی ڕابردوو ئاماژەمان پێ کرد، پێی بوتیە دەست نوێژ. اینجا پێغەمبەری خوا فەرمووی ڕاوەسە ڕوو بە قیبلە، اینجا ئەرکانەکانی نوێژی یەک بە یەک پێغەمبەری خوا فێر کرد، واجبات سنەتی نوێژی فێر کرد، فەرمی ئا نوێژ بەم شێوازە ئەکرێت. جا لەسەر ئەساسی ئەم حەدیسەوەیە، ئەم حەدیسە عولەما و زانایانی ئێمە فەرموویانە حەدیسێکە
کە بۆ تعلیمی نوێژ پێغەمبەری خوا فێری ئەو کەسەی کردو بەڵام فێری ئومەتەکەی کردووە. ئەو حەدیسەیە کە پێوتێت حەدیسی موسیء الصەلات، ئەوانەی کەوا نوێژەکانیان هەڵاکەن و پێغەمبەری خوا ئەو پیاوەی فێرین ئومەتی فێر کردو. ئازان خۆشەویستان، پێغەمبەری خوا فەرمی سەڵات و سەلامی لەسەر بێ، فەرمی ئابەم شێوازە نوێژەکەی. تەبعاً ئەم سیانزە ڕوکنەی ناو نوێژ کە عولەما دەریان هێناوە لە فعل و ئاکار و نوێژی پێغەمبەری خواوە لەگەڵ ئەم حەدیسە کە پێغەمبەری خوا فێری وە سەحابەی کرد. بۆیە فەرمیان ئەم سیانزە ڕوکنە وەک چۆن مەرج و شەرتەکان ئەبێ لە پێش نوێژ ئامادە بێ، ڕوکنەکانی ئەبێ لە ناو نوێژەکە ئامادە بێ بێ سونەتەکان. جارێ تۆ بازی سونەت مەکە، جارێ فەرزەکە تەواوکە. وەکو قاعدەیەکەیە لە علومی فەقیهەتیە ئەڵێ عەلەیکم بالمتون لا بالحەواشی. تۆ جارێ مەتنەکە فێر بە دوای بڕەوە حاشەکە، جارێ تۆ فەرزەکە فێر بە دوای ئیحتیمامی بە سونەتەکە بە، چونکە تا فەرز نەزانی سەد سونەت بکەی سونەت جێی فەرز ناگرێتەوە. بۆیە تۆ فەرزی نوێژەکەت بزانە. ئەو سیانزە ڕوکنە یەکەمیان عولەما فەرمیانە یەکەم لە فەرزی نوێژ نێتە. نێت هێنان بەدڵ واجبە. ئازان خۆشەویستان، بەدڵ واجبە. نێت چییە؟ هي العزم على فعل العبادة طاعة لله تعالى ولا تصح الصلاة بدونها. أما علماء فرميانا عزم جزمك قوة هيزك لناخذ ضل إنسانا هل أسي أو نيشا أو نيتي نيت بو عبادة مثلا نيش لا ضليا نيتي فرضي نيش هي شو أبي لنيتها دوش ترشاو بكريت نيتي فرضية نيت تعين أو نيجس نيشك أبي تقول ناو نيتكتا بدل تابع لو كاتا الله أكبر نيت ما فرضي نيم الروكم نيت ما فرضي جمعاكم نيت ما فرضي عصركم أما لا دلها طبعا واجبة بدم علماء فرميان أبو أوي يارمتي دلبا أتواني إنسان بدم بيله وتلفظي بيبكى هو أجر بدم يشني له هاد بدل بيقول الله أكبر نيوشكي دروسه يك مشكلة ثانية بلام إتكابر بنيت بدم يشوتي هو كافر نابي إمام النووي لمجموعة أفرميت مستحبة بو أوي كوان نيتكي دل صحيح بيت بدم إنسان نيتك بينه موافقي وينه دلا أما علماء آسان كاريك بو أمتي بيغمبري خواه صلى الله عليه وسلم وكو أرزم كردن نيت هينان لهم عبادك چونك أخوائي جورافن وما أميروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين ودو بيغمبري خواه فرمي صلى الله عليه وسلم إنما الأعمال بالنيات همو عملو كردو كان بنيته هر عملو كردويك نك نيتي لقال نبي دروس نية وإنما لكل امرئ ما نوى بيغمبري خواه فرمي همو عبادك نيتي تايبتي خوه وكل منهاجة تحفة منهاج إمام النووي مغني ابن قدامة باقي علماء زانايان كفرميان النيت بدل واجبة بدم مستحبة أقام عليه دو لفرزكاني نوش تكبيري إحرام الله أكبر يكم لناو نوجا بس الله أكبر يكم واجبة الله أكبر كانت سنته نيش كريت نوجا درسته بلام نوجك خيري تاوي ناقة بلام الله أكبر يكم فرزا نكري نوجك بتالا أو كسيك أبي فيري الله أكبر به هي ناس أنا بقول الله أكبر أبي فير به شون بقول الله أكبر لجاتي الله أكبر ولا الله أكبر أما دروس نية أبي فير به أبي التعليم به دروس نية يكسي غيتر بلا يكو شيتر بلا لا الله أكبر زيادة النبي الله أكبر واتاو معناكي أوي يعني خوا لها مكز قولة ترى بدا صلاة ترى عظيمة خواي منا خالقي منا رؤك معه عبادة بو أوكم قفتوا قول لك الله واكم مناجات لك الله واكم وقت يغمري خواه فرمي الصلاة معراج المؤمن الله أكبر التحرم بويا بيود التحرم يعني كإنسان دي الله أكبر إتر خواردنو قصو هموش دكي لي حرام بيت أبي لأنه جابوا لحصول خواه قصنك سيري أسمانك سيري ملاولانك هتا بويا علماء فرمون إنسان أبيلا كان يجي دابس دمو داني جوان بشوري سيواك بكا سنته بو أويك وا شيرينية تشابالية شتيك ناو دمي أبي أقل ناو نجاكي دابس بيخوات نجاكي بطالة بيتوا بويا إنسان واسنته أقل روجوش كان أو رادة دميا يا توزي أو رادة بدنا بويك وا شيرينية كل ناو دميا نمنتوا نجاكي بطالة بيتوا أزان وخوشويستان الله أكبر التحرم لقل نيتكاك الله أكبر كدز برز أكاته الله أكبر لو كلمة الله أكبر نيتك بيه بدل الله بقول نيت ما فرضي نيمرو جمعة عصر يكيك لنو جانكم يا
سنەتی پێشنی مەڕۆکان سنەی دوای مەڕۆ گرنگ ئەوەیە لەگەڵ الله ئەکبەرەکان نیەتەکە بەدڵیا بێ ئەگەر بەدەمیش نێڵێت ئەوە مادەم لەگەڵ الله ئەکبەرەکە بەدڵیا هاتووە عیبادەتەکەی دروستە و ئەوە ڕوکنی دووەمی نوێژە ئاگامان لێبێ ڕوکنی سێیەمی نوێژ وەستان و قیامە بە پێوە ئەمە هەڵەگەین بۆ جومعەکانی تر ئینشاءالله لەبەر ئەوەی کەوان بابەتە تەفسیلی پێویستە ڕوونکردنەوەی پێویستە ناکرێ بەڕاستی ئێمە هەڵی پرۆزێن و کۆتایی پێبێنین بۆ ئەوەی کەوا عیبادەتمان دروست بێ و موافقی شەریعەت بێ و وەک نوێژی پێغەمبەر بێ لە قیامەتا نەدرێ بە ناو چاومانە پێغەمبەر شەفاعەتمان بۆ بکا و باومان بکا و دەرمان نەکا بە ئاگامان لە نوێژەکانمان بێ چونکە گەورەترین عیبادەتە خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ خوا لە هەموو لایەکمان خۆش بێ خوا عاقبەتمان بەخێر بێڕێ یا ربی خوا لە دەپارڕێنەوە بە ئیسمی ئاسەمی خۆت لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە یا ربی خوا دڵ دەروونمان نورانی کە یا ربی خوا ئاگادارمان کە لە عیبادەت نوێژەکانمان شارەزامان کە لە نوێژەکانمان لە عیبادەتەکانمان بە ئیمانەوەمان شێن و بمان برن و زیندومان کەرەوە لە دەرد و بەڵاو مصیبەت و ناڕەحەتی لاماندا وڵاتمان پارێزاو کە لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک لە هەموو زوڵمی زاڵم و ستەمکارێک یا ربی خوا لە دەپارڕێنەوە ئەوەی کەوا دڵسۆزمانە دۆستمانە یا ربی خۆیان بەرقەراری کەی ئەوەی دژمنی دین و خاک و وڵات و نیشتیمانمانە نان بڕ و قوت بڕی میلەتمانە یا ربی خۆی ئەگەر شیاوی دادەی دایدەی ئەگەر شیاوی داد نەخوایە عالیە سافی لا تەفروت و نایکەی لە کۆڵمانی کەیتەوە یا ربی خۆی لە دەپارڕێنەوە شیفای نەخۆشەکانمان بی عاقبەتی پیرەکانمان بەخێر بگەڕی ئیدادی گەنجەکانمان بی هەر کەس منداڵی نیە منداڵی ساڵعی بەرێ هەیەتی و ساڵ نەخوایە بۆی ساڵەکە هەیەتی و نەخۆشە خۆیان شیفای وەبە هەیەتی دیار نیە و مەفقودە و لە سەجدایە خۆیان بەیەکیان شادکەیتەوە یا ربی خوا کێشە و گرفت و مەشاکل لە ملایەکمان حەلکەی یا ربی خوا ئەوانەی فەقیر نەژار نەدارن یا ربی خوا دەرگا ڕزق و ڕۆزیان لێ بکەرەوە یا ربی خوا دڵی دەوڵەمەندەکانمان زیاتر فراوان کە هاوکاری فەقیر و ژارەکان بکەن یا ربی خوایە ئەوەی خزمەت بە شەریعەتەکەی تۆکە خزمەت بە باڵەکانی تۆکە خزمەت بە فەقیر و ژارەکە یا ربی خوایە گیان بیرژێنی بەسەریا یا ربی خوایە دەفعی بەڵاو مصیبەتی لێ بکەی یا ربی خوایە لێ قبوڵ کەی یا ربی خوایە ئەوانەی ماڵەکانی تۆ ئاوادانەکەنەوە بەتایبەت ئەوانەی کەوا دەستیان بۆ لەم مزگەوتە و خزمەتیان مزگەوتیان کردووە لا یەزال و بەردەوام خزمەت بە مزگەوتەکەن و بە ماڵ و سامانن و بە هاتنیان و بە همو شێوازێکە خزمەت ئێمە مزگەوتەکەن یا ربی خوا بەرقەرارێنەکەی یا ربی خوا ڕزق و ڕۆزی حەڵاڵان بی یا ربی خوا بیکەیتە کەشتی نەجات بۆیان لا بەری دەفعی بەڵاو و مصیبەت و ناڕەحەتی لەسەر خۆیان و خانەوادە و ماڵ و منداڵیان آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين